ماوەی چەند ڕۆژێکە ڕێگا بە گەشتیارانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق دەدرێت لە ڕێگای کۆمپانیا گەشتیاریەکان بێنە باڵەکایەتی و سەردانی ئەو شوێنە گەشتیاریانە بکەن لە وەرزی زستان بە ڕێژەیەکی زۆر بەفری لێ دەبارێ و بۆ ماوەیەکی زۆریش دەمێنێتەوە. باڵەکایەتی یاخود چۆمە شوێنێکی گەشتیاری زۆر پانوبەرین و فراوانە لە هەر چوار فەسڵی ساریش ینی حازرە لە بۆی خەڵک ڕووی تێ بکاتن. بەڵام دیارە وەکو باقی دیکەی هەم سەرجەم ئەو وڵاتە لە ڕووی بنەماییەوە یاخود لە ڕووی ژێرخانەوە ڕەنگە حازر نەبیتن کە گەشتیار هەم چوار فەسڵی سای لێ بمێت بە تایبەتی زستانە. جواتر خۆی لەوە دیتی تۆ سەیرانکردنە ئەوە بۆی پێویستی ئاوەڕ لێدانێش زۆر هەیە کە بە تەواوی لەسەر مستەوایکی زۆر بەرز ئاستی وەزارەتەکان لە ڕووی ڕێگاوبان لە ڕووی دروستکردنی پرۆژەی گەشتیاری زۆر گەورە لەوەی خەڵکی تێدا بحەوێتەوە. لەلایەن حکوومەتی هەرێم هیچ پرۆژەیەکی گەشتیاری زستانە تاوەکو ئێستا لەو سنوورە بنیات نەندراوە، تەنها سوود لە سروشت و جوانی ناوچەکە وەردەگیرێ لە کاتێکدا گەشتیاران سەردانی سنوورەکە دەکەن. ئەگەر بەراوردی باڵەکایەتی و شوێنەکانی تر بکەیت دەبینی باڵەکایەتی سیفاتێکی هەیە چوار وەرزە گونجاوە بۆ گەشت و گوزار لە زستانە بەهۆی هەبوونی بەفر و سروشتێکی جوان وە لە بەهارانیش بەهۆی سەوزای و ئەوانە کە گەشتیار زۆر ڕوتێکە هاوینانیش بەهۆی جەوەکەی فێنکە و پاییزانیش ئێستا وای لات و گەشتاری پاییزەشمان زیاد بووە بەراورد بە ساڵانی پێشوو. لە دوایین ڕێنماییەکانی حکوومەتی هەرێم شوێنە گەشتیاریەکانی کەرتی تایبەت پابند کراون بە جێبەجێکردنی تەواوی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەتی لە کاتی سەردانکردنی گەشتیارانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق. هاتنی گەشتیاری عەرەب سەرەتایەکە لەو باڵەکایەتی ئەو ساڵ بە ڕێژەکی پڕ لە وەرزی زستان گەشتیار لە خوار و ناوەڕاستی عێراق دێتە ئەم ناوچەیە سەردانیەکە بەهۆی سروشتێکی جوانی ناوچەکە و بارینی بەفر لەو ناوچەیە لە هەر چوار وەرزدا. بوونی سروشتێکی جوان و ناوازە و دیمەنی شاخە بەفرینەکان و سەرچاوە ئاویەکان لە باڵەکایەتی وای کردووە لە چوار وەرزی ساڵ گەشتیاران سەردانی بکەن بە تایبەتی لە ئێستادا کە زۆرترین گەشتیارانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق سەردانی باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەران دەکەن کە زۆرترین ڕێژەی بەفربارینی هەیە ساڵانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.